دوای تۆمارکردنی چەند حاڵەتێکی توشبوون بە ڤایرۆسی کۆڕۆنا لە قەزای دەربەندیخان، یەکە ئیدارەکانی قەزاکە ڕێکارە تەندروستی و ئەمنیەکانیان چڕتر کردوتەوە و ئامادەکاری بۆ کەرەنتینەی تەواوی شارەکە دەکەن. بۆ ئەو مەبەستەش قایمقامی قەزاکە داوای کۆمەکی سەربازی لە پارێزگای سلێمانی دەکات و ڕای دەگەێنێت بەهۆی کەمی ژمارەی هێزە ئەمنیەکانەوە ناتوانن وەک پێویست ڕێنماییەکان جێبەجێ بکەن. جوڵە نییە بە هەموو شێوەیەک تەنها بۆ حاڵەتی پێداویست نەبێ یا هێز ئەمنیەکان لەناو بازاڕان و ئەو کەسانەشی کە بەرکەوتەی ئەم هاوڵاتیان هەبووە ژمارەیەکیان دوێنێ ڕۆشتون بۆ سلێمانی کەرەنتینە کراون و ژمارەیەکی تێست کراوە بوون. ئەم ڕۆژمارەیەکی کە هاتووە تەندروستی سلێمانی وتی ناویان بنووسن و ژمارەی تەلەفۆنەکانیان لێوەرگرن و لە ماڵەکانی خۆیان کەرەنتینە بکەن و دەمامکیان پێبێت و دوورکەونەوە لە ماڵ و مناڵیان تا ئێمە ئەگەین و پەیوەندیان پێوەکەین بە جۆرەی توانا و حاڵەتەکانە وەختەبانیانەکەین و تەلەفۆنیان بۆکەین و تێستیان بۆ. بەپێی زانیاریەکانی پەیام ژمارەیەکی زۆر پشکنین بۆ کەسە نزیکەکانی توشبووەکان کراوە و چاوەڕوان دەکرێت لە 48 کاتژمێری ئایندەدا ئەنجامی پشکنینەکان بگەڕێتەوە. لای خۆیەوە چالاکێکی مەدەنی دەربەندیخان داوا دەکات دانیشتوانی شارەکە پابەندی ڕێنمایە تەندروستەکان بن و خۆیان لە ماڵەکانیان کەرەنتینە بکەن. و من وەکو تاکێک وەکو چالاکوانێکی مەدەنی داوا لە سەررجەم هاوڵاتیانی قەزای دەربەریخانەکەم کە پابند بن بە مانەوەیان لە ماڵی خۆیان و هەر کەسێک لە ئاستی خۆیەوە خۆی کەرەتینکە لە ماڵە و تا پێی بکرێت دوور بکەوێتەوە لە هەموو کەسێەوە سەررجەم ڕێنماکانی وەزارەتی تەندروستی جێبەجێ بکات لە پێناو سەلامەتی گیانی خۆی چکە هەمومان نەزانیکەوە ڤایرۆسی کۆرۆنا بە چەند ڕێگایەک ئەگوازرێتەوە. یەکێک لەوانە بەریەکەوتن و تێکەڵاوی کۆمەڵایەتیە داوایان لێکەمکەوە بە هیچ شێوەیەک تێکەڵاوی کۆمەڵایەتی دروست نەکەن و هەتا پێیان ئەکرێت خۆپارێز بن و هەتا پێیان ئەکرێت لە ماڵەوە بمێننەوە تەنها ئەگەر بۆ کاری زۆر گرنگ نەبێت کە پەیوەست بێت بە ژیانی خۆیانەوە پەیوەست بێت بە بەردەوامبوونی ژیانیانەوە لە ماڵ نەڕۆنە دەرەوە. دۆخی نائاسایی دەربەندیخان دوای ئەوە دێت 8 حاڵەتی توشبوون بە ڤایرۆسی کۆڕۆنا لە قەزاکە تۆمار کراوە کە سەرجەمیان ئەندامی یەک بنەماڵن. مەترسیش هەیە توشبوونی زیاتر لە سنوورەکەدا هەبێت و تا ئێستا پشکنینیان بۆ نەکرابێت. هەر بەو هۆیەوە وەزیری تەندروستی هەرێم هۆشداری دا و داوای کەرەنتینەی تەواوی شارەکەی کرد. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، دەربەندیخان.